ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش. من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە خزمەتی ئەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشی نوێی ڕووداوەکانی هەفتە. ئەم بەرنمەیە لە 30 ماشی 2023 پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت و کار پێشەمەیەک لە خزمەتی ئەویان بۆ تیشک خستنە سەر هەندێک هەواڵ و باس و ڕووداوی گەرم و گۆڕکە لە هەفتەکانی ڕابردووە ئەم جاریان لە 2 هەفتەی ڕابردووە پێش هاتووە. بەرحاڵ ئەم کاتت باش هاوڕێ ڕەحمان، ومێدەوارم ڕۆژێکی باشت بێتە ئێستا. منیش زۆر سپاسی تۆکەم بۆ بەرنمەکە و هەروەها لێرەوە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرەمان. هیوادارم ئێوەش کاتی خۆشتان بەسەر بردێ. هەر بژین، زۆر سپاس. بەرحاڵ دووبارە پیرۆزبایی ساڵی نوێی هەتاویتان لە یەکەم. ومێدوارم ساڵی ئایندەمان ساڵی کە تیاین ساڵی ڕزگاربوونی جەماوەری ئێران لە دەست جمهوری ئیسلامی ئێران و ئەم ڕژێمە ڕەندەیە بێ. بەرحاڵ ئەو دوو باسەی کە پێکەوە بڕیارمان لەسەردا هەڵمان بژاردووە بۆ ئەمڕۆ، یەکییان سەبارەت بە نمایشی ڕاستڕەوەکان و گرتبوونەوەی چەپەکانە، پەیام و نەخشەی دوو ڕەوتی دژ بە یەک. لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە نمایشی باڵە ڕاستڕەوەکانمان بینی لە تۆرنتۆ لە کەنەدا، باسی پێکهاتنی خۆیان لەسەر ئەو مەشهورە کرد، هەندێک قسە و باسی دووبارەیان بە بڕوای من پێشکەش کرد. نازانم هیچ شتێکی تازەم تیا نەبینی غێری ئەوەی کە شیرین عەبادیتیانە بۆ ئەم جارەکە قسە بکە، ئیتر وا دەرە لیان هەڵەوەری. بەرحاڵ نازانم کەس نازانێ ئەم دوو خەبەرە و کوێچێ، بەڵام من هیچ شتێکی ئەو تۆ تازەم نەبینی، هەندێک قسەی عمومی و هەندێک قسەی بێ ناوەرۆکیش بەڕاستیەوە کە فێربین وەکو ڕەزا پەهلەوی وتی فێربین بە ئەندازەی بیرروباوەڕەکانی خۆمان داکۆژی لە بیرروباوەڕی خەڵکی ترکرد. نازانم قسەی یانی چی. بەرحاڵ بەڵام هەستەکەی ئەم نمایشەی ڕاستڕەوەکان شتێکی ئەو تۆی نەخستۆتە سەر ئەو کارانی کە لە ڕابردووە ویستویانە بیکەن، بگرە هەر هەمووانێکەوە لێ بەشدار بوون پێشەوەی کەوا لەم نمایشە بەشدار بوون، ئەتیبارن و نفوزیان لەناو جەماوەرەکەی خۆیانە زیاتر بوو. ئێستا بەعام ئەگەر جەماوەرەکەیان کۆ بکەیتەوە هەمویان لەم بابەتەوە ڕەنگە بەرەوداوە گەڕابنەوە، یاخودەوەی کە خەڵکێکە لایەنگریانە، لەوانەیە کە لایەنگری عەبدوڵای موتەدیەکەن، لەوانەیە کە لایەنگری ڕەزا پەهلەویەکەن، هەتاکو ئیسماعیلیون، هەتاکو مەسیحی عەلی نەژاد، ئەوانە هەموو هەستەکەی بگرە ئابڕوویان لەدەستداوە هەندێکیان. بەرحاڵ ئەمە ئەوەیە کە بینیمان لە نمایشەیە. من شتێکی ئەو تۆم بەڕاستی دەستگیر نەبوو لەم پەیامانەی کردیان، غێری ئەوەی کە پەیام بوو بۆ فشار و گوشارهێنانی حەدی ئەکسەری بۆ جمهوری ئیسلامی ئێران و توندکردنەوەی گەماروی ئابووری و شتی لەم بابەتە. لە لایەکی ترەوە لە هەمان کاتا گرتبوونەوەی چەپەکانمان هەیە کە لە سێ هەفتەی داهاتووە لەواچێ لە ئەڵمانیا ئەنجام بدرێ بۆ پشتیوانیکردن لە مەنشوری 20 ڕێکخراوی ناوەوەی ئێران کە دوا نزیک مانگێک و چەند هەفتەیەک لەمەوبەر ئەو مەشهورە بڵاو بووە بە ئیمزای 20 ڕێکخراوە، تایە مەجموعەیەک خواستی وەک خوانەڵێن لانی کەمی تیا بەیان کراوە. ئەم گرتبوونەوەی چەپەکانیش بە بڕای من ڕووداوێکن کە ئەکرێ بیبینین لە بەرامبەر ئەم نمایشی ڕازڕەوەکانە. ئەوەندەی کە من بیستومام گرتبوونەوەی چەپانە بۆ جاری یەکەمە کە بەو ئەندازە فراوانە لایەن و هێزی چەپ و کۆمونیست و غەیری کۆمونیست و سۆشیالیست و چەپ بەگشتی تیا بەشدارە بێ، کەسایەتیەکی زۆر خەڵکانێکی زۆر ئیمزای خۆیان داوە، هەستەکەی جۆرێک لە هاوئاهەنگیە لە ناو چەپەکانە ئەچێتە پێشەوە. دیارە بۆ من جێگای ئومێدە هەر جۆرە هاوکاریەک لە نێوان چەپەکانە جێگای ئومێدە، بەڵام واسەکەم تۆ لە نزیکترەوە بە شوێن ئەم باسەوەی پێم خۆشە لە زمانی تۆ زۆرتر ئەمانە بیستم. بەڵام سەرەتا با بچینە سەر نمایشی ڕازڕەوەکان. نازانم ئەمەی کە لە تۆرنتۆ ئەنجامیاندا و ئەوانە هاوڕە ڕەحمان تۆ شتێکی تازە تیابینی، شتێکی سەرنجڕاکێشە تیابینی، بەدەر لەوەی کە قسەکانیان هەر
پوچ و ئەوانەیە بەڵام هەتا قسە پوچەکانیشیان هەستم کرد دووبارەکردنەوەی پوچەکانی ڕابردووە هیچ شتێکی تازەم نەبینی من جۆم لێ نەبوو دەنگت نییە هاوڕێ نەتەنیا هیچ قسەیەکی تازەیان نەبوو لەم گردبوونەوەی تۆرنتۆ کە وابزانم شەمە و یەکشەمەی ڕابردوو بوو وابزانم هەر یەک ڕۆژ بوو ڕۆژی شەمەکەی بوو چونکی قسەکانیان پێشووتر کردبوو قسەکانیان لە کۆنفرانسی جۆرجتاون و دواتریش لەو منشورەی بەناحەق نێوی مەحسایان لەسەرداناوە باسییان کردبوو لێرە ئەگەر قسەیەکیان دووپاتە کردووە هەرە قسانە بوو دووپاتەکردنەوە بوو تازە ببێ ئەو ڕەونەقەی کە حتا زووتر بوو بێتیان من با ئەو سەرنجش بدەم کە لە تۆرنتۆ لە هەمان کاتدا هەرم کۆنفرانسی کە ڕەزا پەهلەوی و مەسیحی عەلی نژاد و عەبدوڵا مورتەدی و نازەنین بنیادی و حامید ئیسماعیلون بوو هەرەوە نەبوو هاوکات کۆنفرانسێکی دیکەی ڕاستەکان کە زۆرتر کۆماری خوازانن جمهوری خوازانن بەرحاڵ ئەوان سەڵتەنە تەڵەب و مەشروطە تەڵەبیانتیانە ئەوانیش هەر ئەو کاتە و هەر لەو زەمانەیە کۆنفرانسێکی دیکەش بوو هەر خودی ئەوە تەفرەقەی بینی بەرەی ڕاستی ئەگەیان کە دوودانە کۆنفرانس بوون کە حتا لە کۆنفرانسی کۆماری خوازەکان ئایتر زۆر بە سەراحەتەوە لە دژی سەڵتەنەت و مەشروطە خوازی قسە کراوە و توانە ئێمە سیستمی سەڵتەنەتە قبول ناکەین ینی بەجێوەی نیشاندا بەرەی ڕاستی ئێران یەکدەستن نیشانیدا لە تەفرەقە و دووبەرەکێکی گەورەدا و دوایەوە ئەم دوودانە کۆنفرانسی کە بەرگوزاریان کردووە لە زەمانێکایە کە بەرەی ڕاست بەڕاستی بە دەرەجەیە خەریکە دوای ئەم 5-6 مانگەی ئەم خرۆشە جەماوەری و شۆڕەجێرانە زیاتر بەرەو نشێوی ئەڕۆن تاوەی بەرەو هەڵکشان بڕۆن لەو باوتەوە دەرلەکەشی ئەوەیە ئەم بەرەی ڕاست ئەنی قوتبەکانی ڕاست چه ئەوانەی کە تێکەڵەکەن لە مەشروطە خواز و کۆماری خواز و فێدرالیست کەوەیەوە ڕەزا پەهلەوی و موحتەدی و عبادی و ئەوانن چه ئەوانەی تر کە خۆیان یەکدەستە دەزانن کۆماری خوازن و فێدرالیستی شیان لەگەڵە هەردوو لایەن ئەساسی پلاتفۆرمیان ئومێد بەستن بە حمایەتی دەوڵەتی ئەمریکا و وڵاتەکانی ڕۆژاواییە دەوڵەتەکانی ئوروپاییە دەی ئەلئان کە بە دەرەجەیەک ئەم خرۆشە جەماوەریە سەطحی ئاعترازات هاتۆتە خوارێ خودی ئەم دەوڵەتانی غەربی ئەوانە دووبارە جارێکی دیکە ئاوڕیان داوەتەوە بەلای جمهوری ئیسلامی ئەیانەوێ سازشی لەگەڵ بکەن ئەیانەوێ بە قەولی خۆیان ڕامی بکەن ئەیانەوێ بەرجامی لەگەڵ زیندوو بکەنەوە دەرنەچەمەیەنی پەیامێکی گەورەی ناومێدیە بۆ بەرەی ڕاست بۆ یەکانێ بەرحاڵ اتفاقەن وەکو 4 مانگ لەوە پێش کە پێیان وابوو بەرەو هەڵکشانە ڕۆن ئەوان بەرەو داکشانە ڕۆن بەرەو سەرهولێژاییەک ئەڕۆن هەر بۆ یەکانێش بەڕاستی هیچ قسەیەکی تازەیان هەر وەک تۆش باسی کرد لەم کۆبوونانە نەبوو تازە بە تەرکیبی کەشیان تەمەشاکەی کۆنفرانسی جۆرجتان ئەوەڵ وتیان 8 کەسە 4 کەسیان لەوێ حاضر بوون 4 کەسیان لە دوورەوە پەیامیاندا دواتر وەختی هاتنە سەر منشورەکەیان نووسی بوون بە 6 کەس دوانیان چووە کەنار هەر لەو سلبریتیانەی کە بوون ئەلئان لەم کۆبوونەوەی هەفتەی ڕابردویان لە مەراسمی تیرگان و لە تۆرنتۆ لە 6 کەسی شۆ بوون بە 5 کەس بە قەوریتوار ئەحساسەکەی لیان هەڵەوەرێ ئەمە هەرە هەیەوە نییە کە گویا شیرین ئەباتی نەیتوانی بێ بلیتێ بگرێ و سواری تیارە بێ و بچێتە لە تۆرنتۆ بکە ئەحساسەکەی ئەو هەڵوەرانە لە نێویاندا وجودی هەیە و دوایەوە هەرو کاتەیە و 5 کەسیان من جۆم لە قسەکانی لە ڕەزا پەهلەوی و تا مەسیح عەلی نژاد و نازەنین بنیادی و عەبدوڵا موحتەدیەکە ئیتر زۆر وریای ئەوە بوون کەلیمەیەک بەکار نەبەن لەگەڵ ئەوی کەیان نەکا کەوێتە دۆکسێکەوە یعنی من ئەمەوێت چ نەتیجەیەکی لێ بگرن ئالتەرناتیوی ڕاستی ئێران خوب دیارە هەیە لە کۆمەلگای ئێرانە هەم بەرەی ڕاستەیە هەم بەرەی چەپ هەیە وەلەو لاشۆماری ئیسلامی هەیە ئەمە واقعیەتێکە نابتوانانی دەستی کەمی بگری پێی ئاڵوگۆڕە سیاسیە گەورەی 6 مانگی پێش و هەم چەپ هەم ڕاست تەحەڕکیان بووە
دەورانە گەمانە تەحەڕوکیان چوە سەر و کە ئەم ئێتلافانە بەوجود بێنن بەڵام ئەڵان دەری کەوتووە ئێتلافیان نەتەنیا یەک دەست بۆ بەوجود نایە کێشەی قوڵیان هەیە هەروتم لە پەنا دەستی ئەو کۆنفرانسەی کە ڕزا پارێوی عەبدوڵڵا مەتەدیق و مەسیح عەلینژاد قسەیان لێکرد لە وڵاترەوە کۆنفرانسی کۆماری خوازەکان و شوڕای مدیریەتی گوزار و حەسەنی شەریعەتمەداری و خالدی عەزیزی وان بووە لەوێنە زۆر بەتوندی لە عەلەیهی مەشروطیە و سەڵتەنەت تەڵەب قسەیان کردووە یەکێ وەک عەبدوڵڵا مەتەدی فرسەت تەڵەب و ئۆپۆرتۆنیست لە هەردووکیان نابووە چۆن عاقبەت ئەم وەزعیەتەی خۆی لێکەداتەوە شتێترە و یا حتا توان نمونەیەکی بەتایبەت بەرنامەکەی ئێمە بە زمانی کوردیە خودی لەم دەورەدا ساڵهای ساڵ بوو حزب دموکراتی کوردستان و ئەم جەریانی سازمانی زەحمەتکێشانی مورتەدی ظاهرەن کۆڵەکەی ئەسڵی شتێک بوون بە نێوی مەرکەزی هاوکاری حزبەکانی کوردستان دێڵانەوە بەرەو تێکسون چووە یعنی اتفاقا لەم لاوە ئێتلافە بە قەولی خۆیان کوردیەکەیان خەریکە لە دەست ئەچێ و تێکسون یعنی هەموو ئەمانە نیشانەدا کە بە نظرم نەتەنیا بەرەی ڕاست زۆر یەکگرتو نەبوون پچڕترن کێشەی ئەسڵی تریان هەیە بەشێکیانەوەی ناومێدن لە ئەمریکا و وڵاتانی غەربی کە حمایەتێکی جدیان لێ بکە بە نظرم بە شانسێکی گەورەشیان هەیە کە ئەویژەوەیە لە دڵی کۆمەلگای ئێراندا ئەو ڕاوتە خەباتکارانەی کە بەڕێوەیە بەڕاستی ڕادیکاڵە ئازادی خوازانەیە لەگەڵ هیچ گۆشەیە لە بەرنامە و پلاتفۆرمی ئەوان ئەو هەماهەنگەی نییە ئەجمەهرە و منشوری کۆنفرانسی جۆرجتاونیەکان و لە بەرنامەیە ترامن و تۆ لە کۆڵینەوەمان لەسەر کرد خودی ئەو منشورە تەواو بۆ تێکشکاندنی خۆشی جەماوەری و شۆڕژجارانەیە بۆ معنایە دژ بە شۆڕەشە بەڕاستی دقیقاً منیشە ئەو سەرنجەم پێ دروستە کە ئەم هەوڵانە هەوڵی دژی شۆڕشە و هەوڵی دوژمنایەتیکردن و پەکخستن و ڕاگررتنی ئەم جوڵانەوە شۆڕژجێڕانەیە بەڵام من ینی بولاحەزەیەک و سەرنجێکی ئام هەیە کە هەستەکەی بۆ ژوازی ئێران چینی باڵادەستی ئێران هەر هەمووی تووشی قەیران بووە ئەنی باسەکە ئەمە لە کۆنەوە باسمان کردووە کە بەتایبەت مەسوح حکمت لە کۆنەوە تێزی بحرانی ئاخر یاخودەوەی کە قەیران دوا قەیرانی کۆماری ئیسلامی هەر لەو کاتەوە کە ئەم باسانەی مەطرح کردوم لێکدانەوانەی کردو و توێتی کە قەیرانی کۆماری ئیسلامی ئەقتصاد نییە قەیرانێکی بوونیەویە بڵێن هەر لە ڕووی نەهاتنەوە و وێک نەهاتنەوەی سیستەمێکی سیاسی لەم بابەتەیە لەگەڵ سەرمایهداری ئەم سیستەمەیە ئەم سەردەمەیە بەرحاڵ ئەم قەیرانە هەمیشە لە کۆماری ئیسلامی تیاژیاوە هەر ئەو باڕاکێشانی بۆ دەرەوە و ئەو شەڕەنجێزەی لە ناوچەی خۆر هەڵاتی ناوەڕاستە زۆرتر لەوە کە بە شوێن باڵادەستی و جێگا و شوێنی بۆ ژوازی وە سەرمایهداری ئێرانەوە بووبێ لە ناوچەکەیە زۆرتر بە شوێن بە جۆرێک لە جۆرەکان بەتاڵکردنەوە خاڵیکردنەوەی قەیرانەکانی خۆی بووە خۆ سەلماندن و خۆ سابتکردنی بووە لە ئاست سەرمایهداری دنیای بە خۆ قبوڵاندنی بووە هەوڵی خۆ جێخستنی داوە لە دنیاە ئەم قەیرانە هەمیشە بەردەوام بوو بەڵام ئەوەی کە ئێستا بینرێ هەر کۆماری ئیسلامی ئێران نییە ینی باقی باڵ و بەشەکانی سەرمایهداریش لە ئێرانە باقی ڕوتەکانی سەرمایهداری لە ئێرانە هەستەکەی زۆر بە زەحمە دەتوانن لە دەوری چوارچێوەیە یەک بگرن یعنی قەرار وا بوو ئەم کۆبوونەوەیە جۆرێک ئومێد بدا بە جالانی کەم لایەنگرانیان ئێستاوازە خەڵک بێنین جەماوەر بێڵین مەسەلەن لایەنگرانی ئەم ئەحزاب و لایەنانە ئەم گروپانە ڕەزا پەهلەوی چوزانم عەبدوڵڵا موحتەدی بە جۆرە لە جۆرەکان بەمە سەربەرز بن دڵخۆش بن سێرەکەی پێچەوانەکەی ڕاستە دەنی چەندێکەمانە لە یەکەوە نزیگە بنەوە بۆی کەوا ئەلتەرناتیوێکی جێگە قوبوڵ و جێگە پەسەندی ئەمریکا هینکەن چەندێک هەوڵەدەن چەلەبی سازی بکەن خۆیان بکەن بە چەلەبیەکی تر لە ئێرانە و خۆیان بکەن بە پادا و بەردەستی بینی بەردەستی سەرمایهداری دنیا و بە تایبەتی ئەمریکا بەڵام لەو لایترەوە قاعیدەکەی ئەوەی کە پشتیان پێبەستەوەی کەوا متمانیان پێکردو لە دەستی ئەدەن یعنی هەستەکەی ئەم هەوڵە دژی شۆڕشە هەر لە بێشکەیە خنکاوە و ئەمە فرسەتێکی باشی کردوتەوە لە بەرامبەر جوڵانەوەی شەفاکە بە بڕای من مەسەلەی ئەساسی
ومۆزۆی ئەساسی لە وەزعەتی ئێستای ئێرانە ئەوەی کە ئەتوانێت زەمانەتی بکە کە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ سازدان و پێکهێنانی دامەزراوەیەکە کە قوبوڵ بێ بۆ بەڕێوەبردننی ئەم کۆمەڵگا فراوان و گەورە و پڕ لە کێشە و ململانی و قەیرانە و ئەمە بە بەڕای من لەوە چێ لە بری بۆ ژوازی سەرمایهدارانی ئێران کە هەر یەک بەرژەوەندیەکیان هەیە هەر یەک سەریان بە دەوڵەتێکەوە هەر یەک لەگەڵ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ناوچەکە و دنیاە معاملەیان هەیە هەر یەکە کێشەیشان لە ڕابردوو مێژووی خۆیانە هەیەەوە لە ئاین دەشا ڕوبەڕویانە بێتەوە لە بری ئەوە نوێنەرانی چینی کارگەر و نوێنەرانی خەڵک و جەماوەری زەحمەکێش کە خەریکن دەرەکەون و لە دەوری بەیاننامەی بەیاننامەوە تەرحی بڵین جیاوازی ئەم دەورانە دەرەکەون و خۆیان ڕێگەخەن لەوانچێ ئەم حەلکردنی ئەم کێشەیە دەستی کارگەرانی ئێران و زەحمەکێشانی ئێران ماچ بکە من وای ئەبینم کە ئەمە ممکنە تەمەنی جمهوری ئیسلامی ئێران درێژکاتەوە بەم معنایە ممکنە جۆرێک لە جۆرەکان مەسات و شۆرەوەری خەڵکیش ماوەیەشی درێژتر بخانە کە شتێکی زۆر منفی و نەگونجاوە بەڵام لەو لایەکی ترەوە فرسەتێک کراوەتەوە پەنجەرەیەک لە فرسەت کراوەتەوە بۆ کارگەران و زەحمەتکێشانی ئێران کە ڕۆڵی خۆیان لەم ئاڵ و گۆڕە گرنگ و مێژوویە ببینن ئەوەی پەنجەرەیە کراوەتەوە بۆ ڕۆڵنواندنی چینی کرێکار کۆمۆنیستەکان ئازادی خواز و بەرابەری خوازی کۆمەڵگایێران ئەو زۆر وایە زۆر قەدیمیشەوە ئێمە قسەمان لەسەر کردووە و بەڕاستی فرسەتێکی بۆ مانایە زێڕینە کە لە دەستی نەدەین وەگە لە دەست نەچێ من دواتر دێمەوە سەر ئەو بەشی ئەوەی قسەکانی تۆ ئەو زۆر دروستە بحرانێکە جمهوری ئیسلامی و بەلحاظی اقتصادی تا بەلحاظی سیاسی و فەرهەنگی تووشێتی هەر مەحدود بە یەک ڕژیمی سیاسی کە جمهوری ئیسلامی بێن نییە کاپیتالیزمی ئێران ئەسەن بۆ ڕژیمی شاڕوخە ڕژیمی شا وەکو تازە ڕژیمێکی زاهرەن خۆی مۆدێرنی کاپیتالیستی و ئێرانیشی بەرەو سەنعەتی بوونە بردووانە لە ساڵەکانی تر 55 و 50 ینی میلادیەکەی ینی ساڵەکانی 78 و 79 ئەوانە تووشی ئەزمەی اقتصادی هات و طبعا بەدواشیە ئەزمەی سیاسی و ئەم کێشەی دەسەڵات و نهایەتەنەوە خرۆشە جەماوەری و ئەو شۆڕشی ساڵی 79 ڕوویدا دقیقاً ئەو ئەزمەیە جمهوری ئیسلامی کە تەحویلی کرد هیچ وەخت لە توولی عمری خۆیان نەیتوانی حەلیکە یعنی ئەزمەی سیاسی و اقتصادی وەختێک کۆماری ئیسلامیاتە سەرکار زیاتریش بوو بە سیاسی ئەوەی واتۆ ئیشارەت پێکرد مەسوور حکومەت وەختی خۆی بە دروست ئیشارەی پێداوە ئەوانە چونکی ڕژیمی جمهوری ئیسلامی حتا لە نظر ئەمپریالیستەکانەوە کە ڕزایەتیاندا ئەمریکا و لە کۆنفرانس و گادولیێت و پوانە دقیقاً وەکو دژە شۆڕشێک وەک بزوتنەوەی ئیسلامی سیاسیان وەکو دژە شۆڕش وەکو بە تایبەت دژی ئازادی خوازی و بەرابەری خوازی و کۆمونیستەکان باوەشێنیان کرد بە قووەتیان کرد کۆمەکیان کرد بێتە دەسەڵات بۆەوەی ئەو شۆڕشە ڕادیکاڵی کە لە ساڵی 79 هاتە گۆڕێ و هاتە مەیدان و ئەیتوانی زۆر ئازادی خوازانە بێت ئەوە تێک بشکێنێ و بەڕاستی لە پرۆسەیەکە تێکیان شکات بۆ یەکانە حاصلەکەی بۆ بە 44 ساڵ ئەم بەژمەینەتیانە بۆ کرێکاران و خەڵکی ئازادی خواز و خەڵکی حەقتەڵەب لە ئێران دەرنەچە ئەو ڕژیمە کە ڕژیمێکی هیچ وەخت نەیتوانی ڕژیمێکی سیاسی نۆرماڵ بێ بتوانێ پەیوەندیەکانی خۆی مناسباتی خۆی لەگەڵ دنیای دەوروبەر لەگەڵ سیستمی کاپیتالیستی دنیا ڕێک بخە هەرچی هاتوو بە پێی ناڕێکی سیاسی خۆی ئەزمە اقتصادیەکانیشی هەر زیاد و زیادی کرد تازە بەرحاڵی فەرهەنگیشەوە ڕژیمی ئیسلامی بۆ کۆمەلگایە کە بەرحاڵ عاقبەت بەرەو مۆدرنیزم ئەڕۆیش بەرحاڵ زۆر ناجۆر بوو دەرنەچە بۆی ئاڵێن ڕژیمی ئیسلامی تواخەن بۆ خۆی لانکەی چەندین ئەزمە و بحرانی چەند لایەنەیە لەو بابەتۆ بەڵێ ئەوە حەل نەبووە وان باس ئەوەیە
حتا بەشێک ئەوانەی ئەلئان لە ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیان لە بەرەی ڕاست دەورانی بۆخۆیان لە نێو جمهوری ئیسلامیا بوون لە باڵی ئیسلاح تەلەب بوون لە دوی خوردادی بوون حتا لەم ئیعتیدالیون بوون بەڵها ئەوانەی بەشێک گەڵان لە شوڕای مدیریەتی گوزارن ئەوانەی بەشێک هاتوون بوون بە مەشروتە خواز لەگەڵ خودی ڕەزا پالەویەکەن ئەم تەجروبانیان ناوەتە سەر جادە لە چە بەحث ئەوەیە ئالتەرناتیوی سەرمایەدارانە و کاپیتالیستی و ڕاستی ئێران ئایا ئەوەندە یەکدەست هەیە کە بتوانێت هەموو باڵەکانی جۆرا و جۆری ئالتەرناتیوی ڕاست و کاپیتالیستی ئێران یەک بخا و ببنە جێنشینی جمهوری ئیسلامی نابە نظرم مشکلی گەورەیان هەیە مەسەلەن با نمونونەکانی بڵێن نمونەی گەورەکەی ناسیۆنالیزمی ئێرانی بە قووەترین بزوتنەوەیانە دەی ئەلئان مشکلی گەورەی هەیە لەگەڵەوەی ناسیۆنالیستە مەحەلیەکانی کە پەریان گرتووە لەم دەوراندا و بنێوی فێدرالیزم لەگەڵمانە چۆنەکە تا نێوی تەمامیەتی ئەرزیە بە ئەوان هەڵەبەزنەوە تا ئەوێک امتیازێک بدا بە فێدرالیستاکان تحتی نێوی تەمەرگزودایی بەشێک لە کۆماری خوازانی ناسیۆنالیستی ئێرانی هۆ بەشێ لە سەڵتەنەت تەڵەبانی ئفراتی لە عەلەیهی خودی ڕەزا پەهلەوی و ئەوا بن دەی فێدرالیستەکانی کوردستان یا هەر جەیەکی دیکە ئەیانەوێت تۆزکاڵە ئێتلافی لەگەڵ ناسیۆنالیزمی ئێرانی بکەن لەم لاوە جەریاناتی ملیگەرا و ناسیۆنالیستی کورد زاهرەناڵنەوە خەیانەتیان پێکردین یعنی دەرنەتیجە کۆماری خواز لەگەڵ مەشروتە خواز لەگەڵ یعنی ترندهای مختلفن مەسەڵەن تازە ئێمە جەریانێکی وەکو مجاهدینی خەڵک کە ئەوش بۆ خۆی جەریانێکە بەڕاستی جەریانێکی زۆر کۆمەڵایەتی نییە بەڵام سازمانێکی سیاسی مەسەبی ملیە بە قەولی خۆیان ئەوش ئەدعاهایەکێ بۆ یەکانێ من نهایەتەن دێمەوەسڵ ئالتەرناتیوی ڕاستی ئێران هەر لە بناغەوە شەقەیە هەر لە بناغەوە تێگڕماوە و بە نەزەرم بە ئاسانی ناتوانێ ئالتەرناتیوێک بدا بەدەستەوە کە سەیتەرە بکا بەسەر کولی ئێرانە مەسەلەن ساڵی 57 جمهوری ئیسلامی هات هیچ وەخت نەیتوانی سەیتەرە بکا بەسەر ینی بەلحاظی واقعیەکەوە فەرزکەین بەشی کوردستان یا جێگاکانی دیکە بەڵام ئەو یەک خسلەتی ئەو وەختە بوو خسلەتێکی لەلایەکەوە کۆمەکی ئەمپریالیستەکانی لە پشت بوو دژە شۆڕش بوو لەعین حسەر بوو لە عین حاڵە بۆ دەورەیەکی کورد لە ئیدۆلۆژی ئیسلامی شیعەگەری ئیستیفادەی کرد کە بەشێکی زۆری خەڵکی ئەکسەرەتێکی قاتعی هێناژێر پەرچەمی خۆی و بۆ معنایە بوو بە ئالتەرناتیوێکی سەراسەریتر ئێستا ئەمە هەیە و تازە لە هەموو ئەوانە بەدشانسیەکی زیاتر کە ئالتەرناتیوی ڕاستایەتی ئەمجار بە نەزەرم بەرەی چەپی ئێران زۆر بەهێزترە تا ساڵی 79 زۆر پانوبەرینترە زۆر ڕیشەدا کوتاوترە لە نێو دەرونی کۆمەلگاکە منزورم چییە بزوتنەوەی کارگەریەکی وشیار لە مەیدانە هەیە بزوتنەوەی ژنانێکی زۆر پڕ بەتوانا و ئەوە بوو لەم دەورێنی شەژمانگایە دیمانە چ بەهێز لە مەیدانایە بزوتنەوەی خوێندکاران و نەسڵی جوانێکی زۆر بزوتنەوەی مامۆستایان و تەقاعودیەکان لە مەیدانە هەیە هیچێک لەوانە ناچنە نێو کاتاگۆری ڕاستەکان و ناچنە چوارچێوەی پلاتفۆرمی ئەوان هەر ئێستا هەرە و هەمایشی چەپەکان کە لە کۆڵ نەکرێ بەشێک نیشانەیەکە لەوە کە باسێکم تازە هێزی چەپ و کۆمۆنیست ئەحزابی چەپ و کۆمۆنیستە ئەمە مانعێکی گەورەیە لە بەرابەر پرۆژەی ڕاستەکانە بۆیە ئالتەرناتیوی ڕاستی ئێرانی بەڕاستی ئەم دەورە لەگەڵ مشکلی گەورە ڕووبڕوە لەگەڵ بەشێکەوەی تۆپێدا ئەو ئەزمە و بحرانانە ڕوبەڕوە بە ئاسانی ناتوانێت ئالتەرناتیویەکی یەکدەستی کارا لە بەرابەر ئالتەرناتیوی چەپە بدا بەدەستەوە و من پێم وایە یەکێ لە دڵە ڕاوچەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواییش ئەوەیە ئەبینن ئەو ئالتەرناتیوی ڕاستە زۆر پڕمشکلە یەکدەست مطلقەن نییە ئەبینن لە این حاڵە کۆمەلگای ئێرانیش واقعاً ڕادیکالیزم و چەپگەرایەکی قەوی تایە ئەزانن وەکو ساڵی 79 جەریانی ئیسلامی ئەگەیتوانی ببێ بەو دژی شۆڕشە و سەرکوتکە بەمانە ناکرێت هەر بۆیەکانێت فەقەن بە ئاسانی و 100% ناچن پشتیوانی بکەن لەو ئالتەرناتیوی ڕاستە و ئەیانەوێ
هەر جمهوری ئیسلامی بە جۆرێک بە قەولی خۆیان مؤدەبترکن و ڕایگرن و ئەوزاعەکە تێک نچێت دەنەچە من تاکیدم ئەوە وایە ئەگەر پێت باشە لە ئیدامەیە ئەتوانین نەسپسی باشە من بەس سەرنجێکی ئاوا کۆڵ بە فرسەتە بێت و بابتۆ قسە زۆر باشە حتمما من بەس سەرنجێکی ئەوەندە بدەم کە لەسەر ئەم قەیرانەی سەرمایهداری ئێران من واستەکەم باسەکە ئەوایە ئەم تەڕەوتە بۆ ژوازیانە فاقیدی هەویەتێکی یاخود مشکلیانەوەیە یەک ناسنامە و یەک شوناسی هاوتایان نی هەمویان پێکەوە و ناتوانن لە دەوری شوناسێکا کۆبنەوەی کە ئێوە ئێستا باستان کرد هاوڕێ ڕەحمان لەسەر مەوزوعی ئەو اختیلافە لەسەرەوەی کە میلەتەکان هەن لە ئێرانە یانین یان قەومەکانن تەمامیەتی ئەرزی یاخود مافی نەتەوەکان گوایە لەسەر ئەم مەسایلانە کێشەی گەورە هەیە و ئەم نایەک دەستبوونی بۆ ژوازی بۆ خۆی قەیرانێکی شوناسی دروست کردو بۆ سەرمایهدارانی ئێران تا ئەو جێگای شوناسەکەی و ئەو هەویەت و ناسنامەیە کە دەسەڵات خۆی پێوە ناسان شیعەگەرایی بوو ئەمە دەورانێک توانی بەشێک و ئەکسەریەتی زۆری سەرمایهداری لە دەوری خۆی کۆکاتەوە ئەمانە بەڵام ئێستا ئیتر بە شوناسێکی تریان پێویستە بۆ ممارەسەی سەرکوت و باسەکەش لەسەرەوەیە دەسەڵاتێکە قەرارە وایە جێگەی جمهوری ئیسلامی ئێران بگرێتەوە خۆ قەراروانیە و بڕیاروانیە خواستەکان و داواکاریەکانی خەڵک و خەون و ئارزوەکانی جەماوەری کارگەر و زەحمە چێش بێنێتە دی قەرار وایە سەرکوتیان بکە و بۆم سەرکوتەش پێویستی بە ناسنامە و شوناسێک هەیە چونکە هەمیشە سەرمایهداران دەست بۆ شوناسی جۆر بە جۆرە بن کە شتێکی بڵین ئەودی و واقعەتەکانی ژیانە ئەوانە بۆیکەوە کارە و هەڵوێست و سیاسەتە دژە کۆمەلگاییەکان و دژە جەماوەریەکانی خۆیانی پێ بشارنەوە مەسەلەن کوردایەتی لە کوردستانی عێراقا وێ کوردایەتی هەڵبژاردووە لەبێر ناتوانێت جوابی خواستەکانی خەڵک باتەوە یا نایەوێت جوابیان باتەوە ئەمە دلیلی ئەوەیە و هەمان شت بۆ ناسنامەی ناسیۆنالیستی فلان و ناسنامەی دینی فلان ئێستا ئەمانە کەیانێ ممارەسیان سەرکوتە بکەن و قەمع بکەن لەم قەیرانە قەیرانێکی بنیەویە یعنی قەیرانێکی بناغەییە وەزاڵبوون بەسەریا زۆر زەحمەتە یعنی ئەوەی کە ئەتوانێ ئەم باڵ و بەشانە پێکەوە گرێ بداتەوە یاوەتا ناسنامەیەکی ئەو جۆرە یاوەتا جۆرێک اتفاقێکە ڕێکەوتنێکە کە 2 ساڵ بۆ من و 3 ساڵ بۆ تۆی کە پێوتێت دیموکراسی ئەوەی کە بنایە ناو دیموکراسیەوەوانە بەشکردنی دەسەڵات لەبەیدی خوانە ئەمەشیان بۆ ناچێتە سەرنجام ناگاتە ئاکام لەبەرەوەی هەمیشە ئەم جۆرە سیستەمە لەگەڵ جۆرێک لە دانی ئازادیە فەردیەکان و ئازادی کۆمەڵایەتەکان هاوتایە ینی تۆ ناتوانانی دیموکراتیت هەبێت و بەڵام ڕێکخرا و بڵێن گەشێتە کارگەریەکان سەرکوت بکەی خەڵک خەبات بۆ باشکردنی ژیانێکا سەرکوتی بکەیت و زیندانی بکەن دوانە بەیەک ناخۆن بە جۆرێک لە جۆرەکان ئەم جۆرە سیستەمە دیموکراسی لیبرالی ئەمانە جێگەتیان نابێتەوە بەم دەلیلەیە ئەم قەیرانە هەتا دێت قوڵتر ئەبێتەوە من وازانم کە ڕێگایەک بۆ چارەسەرکردن و حەلکردنی نییە لە بەردەمیانە ئەمێنێتەوە ئەوە کە لە بەرامبەرە جەماوەری کارگەر و زەحمە چێش خۆیان ڕێکخەن و خۆیان کۆبکەنەوە و پێم وایە ئەم هەوڵانەی کە ئەمڕۆ ئەدرێت نیشانەی ئەوەیە کە بەشێکی زۆری هێزە چەپ و سۆشیالیست و کۆمونیستەکان درشیان بە واقعەتیەک کردووە کە درشیان بە واقعەت کردووە کە ئێستا کاتی هاوتایی و هاوکاری و پێکەوەکاریە و ئەم باسی تریشمان سەبارەت بە ئەم گردبوونەوەی ئەڵمانیا زۆرتر سەبارەت بە مەقساکەین من ئەمەم هەبوو لەسەرمە ئەگەر نوکتەیەک خاڵێک نەماوە لەسەر ئەم بابەتە بچینە سەر باسی دۆمان هەوڕە من لەسەر هەمایشەی کە لە چەپەکان قرارە لە کۆڵنی ئەڵمان بەرگوزارکەن هەم زانیاریەک بدەم وام بەڵام پێشەوە ئەوەش بەڵام ئەو نکتەی تۆ زۆر دروستە ئەڵان هەر خودیم ئالتەرناتیوی ڕاست کە دێرێ قساکەن کێشێکیان مەسەلەن جریاناتی فێدرالیست دەڵێن ئێمە بێ بەڵێ هەموو ئێرانین بەڵام بێت تعریفێکی نوێ لە هۆویەی ئێرانی بکەین لەولاوە خودی ناسیۆنالیست ئێرانی ئەڵێ ئێمە فقط یەک ملەتمان هەیە ئەوی ملەتی ئێران و ملەتی باڵادەستە ئیتر ئەوانەی تر هەموو قەومن ئەوە بخۆی عام بۆ بە کێشەیەک ینی مەسەلەن لە نەزەری
فدرالیستەکان و ئەوان بە نێوی ملەتی کورد یا ملەتی ئازەری ئەوە بەڕسمێ ناناس ینی مەزونە ئەم کێشەی تعریفی تازە لە هۆویەی سیاسی ئێران لە نێو ڕاستەکانە بۆ خۆی ئەڵان کێشێکی گەورەیە بەڵام با لەوە بگذارین لە فرسەتای تر ئەتوانین قسەی لێ بکەین ئەویش ئەوەیە پاسمان کرد بەڵێ ئەم هەلومەرجە سیاسی ئێران کە ئەوەی جمهوری ئیسلامی قەتعیە سەرنگون ئەبێ و ئەڕوا و هەر ناتوانانی دەمێ ئیتفاقان وا بزانم تۆ لە قسەکانی ئەوڵتاوی فرسەتێکی گەورەی بۆ چینی کرێکاری ئێران و بۆ هێزی چەپ و سۆسیالیست و ئازادیخواز و بەرابەری خواز کردوتۆ بۆ جا ئیتفاقان وەختێ ڕاستەکان ناتوانن ئالتەرناتیوێکیان ببێ هەموو ئێران یەک بخا وە لەژێر پلاتفۆرم و جهاتێکا بە چینی کرێکاری ئێران ئەتوانێت بە ئالتەرناتیوی ئازادی خوازانە و سۆسیالیستی خۆی بەڕاستی هەموو کۆمەلگای ئێران ڕازی بکە بە قەناعەتە بێنێ کە ئالتەرناتیوێکی چەپ و کرێکاری و سۆسیالیستی و شۆڕایی ئتفاقەن ئەو ڕێگای دەربازبوونی کۆمەلگای ئێرانە لەم قەیرانانەی ئێستاتایەتی بۆ دەورانێکی نۆرماڵ و عادی و زندگیێکی بەختەوەر و ئازاد بۆ چینی کرێکات چینێکی سەراسەریە لە هەموو ئێران ئەگەر ئەو چینە لەژێر پلاتفۆرم و بەرنمەیەکی ئازادی خوازانە و بەرابەری خوازانە بێ مەسەلەن سەرەتاکانی ئەوە بێ تێکۆشی بۆی هیچ جۆرە ستەمێک وا جملە ستەمی چینایەتی نەمێنێ ستەمی ملی لەو کۆمەلگایە هەیە نەمێنێ ستەمی فەرهەنگی هەیە نەمێنێ ستەم هەتا لەسەر چوزانم ستەمی جنسیەتی دژ بە ژنان یا حتا بەرابەر بەوەی ئەڵان پیانانی LGBTیەکان نەمێنێ خوازیاری ئەوە بکە ئەو پەڕی ئازادی بێ هیچ شەرت و شروتێک وجودی بێ خوازیاری ئەوە بێ فەقیری نەمێنێ تەبعیز نەمێنێ نابەرابەری نەمێنێ ڕەفاه ببێ سەعادەت بێ ئەوەی اتفاقاً کاپیتالیستەکان ناتوانن تۆ ئالتەرناتیوی ڕاست ناتوانێت ددان بۆیە بنەیەکە بڵێ من تێکۆشم بێکاری لە کۆمەلگایە نەمێنێن نا ئەگەر سەرمایەداریە بێکاریە مێنێ بەڵام ئالتەرناتیوی چەپەکان و سۆسیالیستەکان و ئالتەرناتیوی مەزمون بەتایبەت چینی کرێکار ئەگەر ئەم ئوفقی چەپ و سۆسیالیستیەک بێ و ئەتوانێ بیبێ و هەر ئێستا لە نێو بزوتنەوەی کرێکاری ئێرانە کە لە دە ساڵی ڕابردووە یەکەمین بزوتنەوەی ساحەی سیاسیەکە بووە و تەسیری زۆری بووە لەم وشواری سیاسی و چینایەتیە کە بۆ خۆی تەبدیل بووە بەم خۆرۆشە جەماوەریە شۆڕژگێرانەی شەژمانگی ڕابردوو دەنەچە وەختێ وەها پلاتفۆرمێکی ئازادی خوازانە و چەپ و ڕادیکاڵ لەلایەن چینی کرێکار وەک هێزێکی سەراسەری بە شێوەی ئالتەرناتیو بێتە مەیدان اتفاقاً شانسێکی گەورەیە ئەمجار لە ئاڵ و گۆڕە سیاسیەکانی ئێرانە چینی کرێکارە و چەپ و کۆمۆنیستەکانی کە بەشێکی پێشڕە و ئەساسین لەو چینە بەدەسەڵات بگەن و هەر لەستاوە باسی دەسەڵاتی ڕاستە و خۆی خودی جەماوەر دەسەڵاتی شوورایی تۆ بۆ خۆ دەزانین 2 ساڵ لەوە پێشەوە لە شوێنە کرێکاریەکانی ئێرانەڵا نێمە ئیدارەی شووراییمانەوێت هەر لەم خۆرۆشە جەماوەری ئەم مدەتە لە پەستا شعارە درێکە ئێمە ئیدارەی شووراییمانەوێت جا من ئەوە وەسڵەکەمەوە بەو منشوری ئەو 20 تەشەکولەی کە لە داخڵی ئێرانەوە دەریان کردووە نێویان ناوە منشوری لانیکەمی تازە ڕێکخراوە مەدەنیەکان ئەویش لەو تەناسب خوان نالەبارەی کە ئێستا هەیە تۆ تەمەشاکەی 12 بەندیان داوە هەر ئەو 12 بەندەکە نێویشیان ناوە لانیکەم کە هین تەشەکولی سنفی و مەدەنیشەیە حزبی سیاسی نییە کە بەرحاڵ ئەوەی بە زمانی فارسیەکەڵێ بە 100 قات و بە سەر و گەردەنی گەورە لە چاو منشوری ڕاستەکان پێشڕە و لە پێشەوەیە و اتفاقاً هەر کەس تەمەشایە کاڵێ ئەمە بابە زۆر ئازادی خوازانێ زۆر بەرابەری خوازانێ ئەمە ڕێگای دەردی کێشەکانی نێو کۆمەلگای ئێرانە تازە ئەوە خواستی لانی کەمە لە بیرمان بێ جمهوری ئیسلامی بڕوخێ و ئەوزاع بە تەواوەتی بگۆڕدرێ و هێزی چەپ و کۆمۆنیستەکان و چینی کرێکار واقعاً جڵەوی تەحولی شۆڕەجێڕانەیان بەدەستەوە بێ شتی زۆر زیاتریان هەیە شتی زۆر حەدی ئەکسەریان هەیە ئەوەی پیاڵین بمعنای واقعیەکەی تێبکۆشتێ دوای جمهوری ئیسلامی و نەزمی سەرمایەداری لە ئێران عاقبەت بەرحاڵ سیستمێکی کاریگەری و شوورایی بە ئەو پەڕی ئازادی خوازیەوە لە مەیدانە بێ ئەم هەمایشەی کە لە کۆڵن بەرگوزارەکرێت بۆ پشتیوانیکردنە
لەو منشوری لانی کەمی تەشەکلە سنفیەکان لە داخل هەم دڵگەرمیەک بێ بۆ ئەوان هەم لێرەش لە عین حاڵا ئەبێتە حرەکەیەک لە بەرابەر ئەم کۆنفرانسی جۆرا و جۆری ڕاستەکانە نیشانیەدا عاقبەت بەرەی چەپی کۆمەلگای ئێران ئەجملە لە دەرەوی وڵات بەهێزە زیندووە حزوری هەیە وە قسەی زۆر ڕۆشنتر زۆر ئینسانیتر زۆر حەقخوازانەتری بۆ کۆمەلگای ئێران هەیە لە چاو ڕاستەکان بۆیە ئەم هەمایشە مهمە کە لە ڕۆژی 22 ئاوریل بەرگوزارە بێت. زۆر باشە دەستان خۆش من پێم خۆشە زۆرتر لەو بابەتەوە ئەگەر لایەنە پێکێنەرەکان و لایەنە بەشدارەکان لەم بڵێن گردبوونەوەیە لەم کە بە فارسی پێوترێ هەمایش بەرحەڵ بە کوردی نزیکترین وشە بۆ ئەمە کۆڕبەندە یاخود گردبوونەوەیە گردبوونەوەی فراوانە خۆشە زۆرتر لەسەر لایەنە بەشدارەکانی ئەوانەی کە بانگەوازیان کردووەوە تا ئێستا ئەوەی کە ئامادەی بەشداری نیشانداوە ئەوانە لە لایەنە سیاسەکان بدوێی ڕەحمەت. بەڵێ من ئەوڵم لەو تۆ پێشنیارم هەیە لە بەرنامەی تری بۆ دابنرێ و نێزانمن حتمما من تۆ بەرنامەی تریشت هەیە قسەی تا بکرێ ئەڵان بۆ خۆی هەیئەتێکی بەرپاکەری هەیە کە نزیک 14 تا 15 نەفەر شرکەتیان تایە حەو نوێنەری حەو حیزب و سازمانی چەپە لەگەڵ حەوت یا تا 8 کەس لە شەخسیەتای سربەخۆی چەپ و سۆسیالیست کە تیا شرکەتەکەن دەرنەچە تاوجەی بە حیزبەکانە وابزانم نزیک نا 8 حیزب و سازمانی چەپین کە پێنجیان جزوی ئەو شوڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی سەراسەری ئێرانە کە چەند ساڵە وجودی هەیە وا جملەیەکیان حزب کۆمونیست کارگەری حکومەتیستە ئەوانەی لەبیرم بە حزب کۆمونیست کارگەری حکومەتیستە حزب کۆمونیستی ئێرانە دوایەوە سازمانی ڕای کارگەرە سازمانێک بەنێوی وابزانم اتحادی سۆسیالیستیە و بەخێکەی بەڕاستی هەموویم لەبیر نییە و نازانم 7 تا 8 سازمان و حزبی چەپیە وەلایەن حاڵات تعدادێکی زۆر شخصیات و هەڵسوڕاوانی ناسراوی چەپ و سۆسیالیست کە هەم لە مەیدانی خەباتی ژنانە لە بەینانی خەباتی کرێکاران مامۆستایان ئەمانە نەقشیان هەیە لە دەرەوەی وڵاتکاریانەکە بازێکیان نەهادیان هەیە ڕێکخراویان نیە دروستە حیزب و سازمانی دەنەچە مەجموعەیەکی ئاوا بەرفراوانە تا ئێستا کۆبوونەوەکانیان بەردەوام بووە من بۆ خۆم شخصن لە دوو کۆبوونەوەیانە شرکەتم کردووە ئەڵان لەلایەن ئێمەوە هاوڕێیان جەلالی مەحموود زادە و سعیدی یەگانە نوێنەرمانن لەوێنە حضوریان هەیە خەریکن تەدارکی کارەکە ئەبینن دەنەچە ئەتوانم بڵێم بەشێکی ئەسڵی لە حزب و سازمانە چەپەکان بە ئیزافەی شخصیات و هەڵسوڕاوانی سربەخۆی چەپ لەوێنە حضوریانە بێ و ئومێ دەکرێ بە گردبوونەوەیەکی فراوانی چەپ و سۆسیالیستەکان بێ لەوێنە. زۆر باشە زۆر چاکە کەواتە باچی لەسەر باسی دووەممان هاوڕە ڕەحمان ناڕەزاییەکانی کارگەرانی ئێران لە ڕۆژەکانی ڕابردووە دووبارە بڵێن ئەو جێکی تازەی گرتەوە بەرەو جموجۆڵێکی نوێ ڕۆیشت ئەویش سەبارەت بە دیاریکردنی لانی کەمی کرێ بوو عادەتەن لە ئێران وایە کە لانی کەمی کرێ هەموو ساڵێک لە کۆتایی ساڵە دیاریەکرێ بۆ ساڵی داهاتوو ئەم ساڵ ئەوەی کە باس کراوە تا ئێستا لە 27 زیاد کراوە بۆ کرێی کارگەران و کارمەندان لە حاڵەکە ئەوەی کە پێوترێ ئینفلیشن یاخود هەڵ ئاوسانی ئابووری لەسەر و لە 150وەیە یاخود لەسەر و لە 140وەیە لانی کە بەپێی ئامارە ڕسمیەکانەوەی کە دراوە کە بەم ئەتیبارە ئەوەی زیادکردنی کە زیاد کراوە بۆ کرێی کارگەران و کارمەندان لە ئێرانە تەنانەت نیوەی ئەو هەڵ ئاوسانش نییە نیوەی ئەو گرانبوونی بازاڕیش نییە کە خەڵک بەدەستیەوە ناڵێنێ لە حاڵێکە دۆلار هەروواچێتە سەرەوە ئاخشت دوێنێ پێماوێ 50 گەیشتە 53 ملیۆن ریال ئیتر ئەمە بۆ خۆی ینی کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ خەڵک 53,000 بڵێ بۆ خەڵک دروست کردووە کە یعنی
باسی لانی کەمی کرێ بە و ئەندازە کەمەکە بەرزەکرێتەوە لە ڕاستیە تووشی جەماوەری تووشی جۆرێک بێئومێدی و ناومێدی کردووە و لەم سەروبەندەیە ئەبینین بە تایبەتی کارگەرانی هەفتەبە دەستیان داوەتە کارێکی دلێرانە بۆ ناڕزای دەربڕینی ڕۆژانە و هەواڵەکانی گەیشتە دام و دەستگا میدیایەکانی جیهانیش کە هەموو ڕۆژێک ماگرتنیان هەیە خۆپیشاندانیان هەیە و خواست و داواکارەکانیان بەرزتر و بەرزترەکەنەوە دەنگی دلێریان زۆرتر بەرزەکەنەوە بۆ ناڕزای دەربڕین بەرامبەر بەم دۆخە هەڵسەنگانن چییە تێبینی چییە هاوڕێ ڕەحمان پێ وایە ئێمە لە بەردەم هەستانەوەیەکی تر یاخود هاتنە مەیدانێکی فراوانی جەماوەری کارگەر و زەحمەتکێشین لە دەوری ئەم مەسەلە گرنگ و مهمەکە پەیوەندی بە ژیان و گوزەرانیانەوە هەیە من پێیان بێ ناڕزایەتەکانی کرێکاران پراستێنێ بەدەلیلی ئەوەش کە لە هەلومەرجێکی زۆر دژواری ژیانە بەسەر ئەبەن کە بەشێکی هەر لەم دیاریکردنی لانی کەمی کرێ کە هەر ساڵە جمهوری ئیسلامی بەڕێوەیە بە خۆی نیشانەدا بەڵام تەنیا نوکتەکەم ئەوەیە کە ئەگەر پێمان وابێ پەرەگرتنی ناڕزایی جەماوەری کرێکاری فقط لە دەور ئەم خواستی بربەرەکانەیە لەگەڵ ئەم لانی کەمی دیاریکراوی جمهوری ئیسلامی بێ و بۆ بەرنەسرەوەی حەقدەستی کرێکاران بێ نا هەر لەو چوارچەوەیە مەحدود نامێنێت چونکی خودی تەجروبەی کرێکارانی ئێران 43 ساڵی ڕابردووە هەمیشە و هەموو ساڵە ئەوە بووە کە جمهوری ئیسلامی و دەستگایکی هەیە بە نێوی شوڕای عالی کار زۆر دژی کرێکاریە هەروای کردووە هەر ساڵە هاتووە عاقبەت لانی کەمی کرێکیان داماناوە کە لانی کەم لە باشترین حاڵەتە 2 تا 3 جار لە ئێرانە پێڵن لە ژێر خەتی فەقیری و فەقرە بەڵام مەسەڵەن ئەم ساڵ ئەمەی دیاریان کردووە من بە ئاسانیە توانم بڵێم ئەمە 5 تا 6 جار لە ژێر خەتی فەقرێکایەکە باسیەکەن جا ئەمە بۆ خۆی تەسیرێکی زۆر دانێ لەسەر هەلومەرجی ژیانی بەشێک لە کرێکاران نە هەموو وەزانی بۆ چونکە حتا ئەو لانی کەمی کرێیی کە کوماری ئیسلامی هەر ساڵە دامەزرێ 80% کرێکاری ئێران حتا ئەوەی شامل نابێت لی مەحرومە تەنیا ئەو بەشەر لە کرێکارانی زۆر ڕەسمی و قانونی و بەعزەن سەنعەتی و لە شوێنە کرێکاریە گەورەکان شاملیە بن زاهرن بڵن حەقدەست قسێکمانەیە 70% کرێکار لە ئێرانە حەسن حەقدەستی دیار نییە لە تووری ساڵە هەر معلوم نییە لەکوێ پای بناغەی حەقدەسەکەی چییە بۆ مەسەلەن قانونێکەیەڵێ هەر کارگایەک لە 10 کەس بخوارەوەترە ئیتر شاملی قانونی کار نابێ یعنی شاملی ئەم حەقدەستی لانی کەمەش نابێ ئیتر ئەوە سەرمایەدار بە ئیشتیای خۆی حەقدەستی بەسەردا سەپێنێ خودی ئەم لانی کەمی حەقدەسەی دایێنن ئەنواعی ئێمە پێڵین تەپسەرە نازانم چۆن بڵێم ئەما ئەگەریان بۆ داناوە مەسەلەن ئەڵەن زۆر چاکە ئەمە لانی کەمی کرێی سەراسەریە بەڵام کرێکار بۆ خۆت بچۆ لەگەڵ سەرمایەدارەکە لە کارگاکە خۆت بە تەوافق بە دەی کرێکار سەرمایەداریش لەوێنە کرێکار بە تەنیا بەگیر دێنێ هەرچێ پێی خۆش بە پێی ئیمزاکە تازە بەشێکی زۆر لە کرێکار لە ئێران کرێکاران پەیمانین یعنی ئەم شرکت ئەو شرکت ئەم معمەل ئەو معمەل بەکرێیان ئەگرێ بۆ دوومان و بۆ دوومانگونی و سێمان قەراردادەکار و نایاڵن ببێ بە سێمان ئەبێ ڕۆژێکی بمێنێ پێشەوەی بێ بە سێمان قەراردادەکەیان بەتاڵ بێت و قەراردادێکی تازە بنووسنەوە بۆ ئەگە ببێ بە سێمانگە وەختە شاملیان قانونی کارا بن یعنی منزومەیە بڵێم هەلومەرجێکی ئێجگار دژوار بەسەر چینی کرێکاری ئێرانە هەیە بۆ ئەم لانی کەمە دەردێکیان نەتەنیا لە دەوێت دەردیان زیاترەکە و هەروەک تۆش ئیشارەت پێکرد زاهرەن تحتی نێوی ئەوەی لەگەڵ نرخی ئەو هەڵاوسان تۆ باست کرد یا تەوەڕم ئێمە پێڵین ئەمە ئاماری خودی دەوڵەتی جمهوری ئیسلامی ئاڵێ تەوەڕممان 40% هەموو کەس لە هەموو جێڵن 60% دەی ئەمان هاتوونەڵەن 27% بە کرێ زیاد دەکەیت تۆ ئەگەر زۆر جار وا بووە ئێمە وەکو حزبێکی چەپ و کۆمۆنیستی یان نەهادەکانی دیکە چوین لەگەڵم
نەخابەکان لە ئوروپا قساکەین ئەڵێنەوە ئەبێ اعتراز بکرێ بۆی حەقدەست لە ئێرانە مەسەن 27% زیاتەکەڵن دیت باشە خۆگەوا بێ 27% جگا زۆرە چونکی خۆ لە سوێد خۆ 20 ساڵانە وەختی حەقدەست زیادەکە 3% زیادەکەن 4 لەم هینە لەم هەڵاوسانە گەورەیە ئەوەڵین شت کە داوێنە ئیتیحادەکان داوای 4.4 کردوانی 4 منزومێ بڵێن فریوکاریەکی زۆر گەورەیە فریوکاریەکی زۆر گەورەیتایە مەسەن با پێت بڵم پارەکە ئەمەی کاڵان 27% پارەکە 57% بووە ئەنی خۆی جمهوری اسلامی لە چاو پارەکە 30% هێناوەتە خوارێ خۆیان دوایی وتیان 57%ەکەمان بۆ ئیجرا نەکراوە هەر 10% ئیجرا کراوە یعنی منزورمەیە هەموو ئەم قسانە بۆی بڵین بڵێ لانی کەمی حەق دەستانکردن لایەن جمهوری اسلامیە کردەوەیەکی زۆر فریوکارانەیە بۆ ڕسمیەتدان بە هەلومەرجێکی 4-5 بار لەژێر خەتی فەقر و سەختەوە ساڵانی پێشوش اعترازات هەربوو بە تۆمارنووسین بە اعترازکردن ئەوانە بەڵام بەڕاستی تەناسقواکە ئەوە نالەبار بووە تا ئێستا کرێکاران فقط لە مەیدانی حەقدەستا بە ئاسانی دەرەقەت سەرمایه‌داران و جمهوری اسلامی نهاتون ئەم ساڵ فەرقێک هەیە هەرەوەی تۆ ئیشارەت پێکرد ئێستا حرەکەیەکی ئومێدبەخش جارێ لەلایەن کارگەرانی هەفتەکۆ ڕوویداوە ئەویش 3 ڕۆژە دەستیان داوەتە ئەوەی کۆبوونەوەی گشتی بکەن ئاعتراز بکەن پیکەتی اعترازی بکەن مەسەن خودی هەفتەپە نزیکی 5,000 کاریگەرە ئێستا زارێ 200-300 کەسیان بەداخەوە مەسەر هەر ئەمڕۆ 2-3 ڕۆژە هاتوونەتە مەیدان ئومێدەوانی لە ڕۆژەکانی ئایندەیە زیاتر بێنە مەیدان وەغەیرەزەوە بانگەوازی کرێکارانی هەفتەپەوەیاڵن بابە هەر بە تۆمار نووسین و بە نامە نووسین و بە ئیمزاکردن بەجێ ناگەین بەڵکە بین بانگەوازیان بۆ بوو کرێکارانی ئێران ئەوە بووە لە کارخانەکەتان لە مەعمەلەکەتان لە بەشە کرێکاریەکەتان بەشک و عاقبەت کار تەعتیلکەن بێنە مەیدان ئەقسام بکەن سوزانم بەرحاڵ ناڕەزایەتی دەرببڕن بەم جۆرە هیوادارین ئەمە کارێکی باشە ئەمە کارێکی مثبەتە ئایا چەندە پەراگرێ من ئەڵام جارێ نازانم ڕۆژەکانی ئایندا چۆنە بێ ئومێدوارم کە پەرە بگرێ بەڵام قسەی ئەسلیەوەیە ئەم ناڕەزایەتیە دەست بەم لانی کەمی حەقدەسە ئەبێ حەول بدرێت لایەن پێزەڕوان و ڕابەرانی کاریگەریەوە لەگەڵ باقی ناڕەزایەتەکانی دیکەی خودی کرێکانن و بەتایبەت لەگەڵ ئەم خەباتە جەماوەری و ئاعترازی کە ئێستا لە ئێرانە یەکانگیر بکرێ ڕاستەکەی فەقەدەوەی پێداگرین لەسەرەوەی بڵین هەر بۆ حەقدەست هەر بۆ حەقدەست ئەتوانین سەرمایه‌داران زۆر پاشەکشە پێ بدەین و جمهوری اسلامی بە نەزەرم بەوە ناکرێت ئەم خەبات لە دژی ئەملانی کەمی حەقدەستە خەبات بۆ زیادکردنی حەقدەست و شەرایطی بژی و ئەبێ گرێ بخوا لەگەڵ خەباتی مامۆستایان و معلمان و تەقاعودیەکان و ژنان و ئەم خەباتەی کە لە گەڕەکەەکانی ببنە بەشای جۆرا و جۆری خەباتێکی زیندوو کە لە مەیدانە هەیە بۆ زەخستنە سەر جمهوری اسلامی و هەم بۆ باشترکردنی هەلومەرجی ژیان هەم بۆ پاشەکشە پێدانی زیاتر و بەرەو سەرنگونی بردننی من هەر لێرەژەوە بڵێم خودم کارگەرانی هەفتەپە ئەڵانم ئێقدامی 3-4 ڕۆژێ ڕابردویان زۆر باش بوو زۆر جێگای پشتیوانیە و ئێمە بەش بە حالی خۆم پشتیوانیمان کردووەوە ئاشیکەین بەڵام ئەمانی هەفتە دە ڕۆژی پێشوو لە پێشا بە تۆمارێکەوە دەستی پێکرد و فقط ئیمزا بکەن و بە تایبەت وا دیارە عدەیە فرسەت تەڵاب هەر لەنێو خودیم کرێکارانی هەفتە پەشا بوو بە زمانی ئەوانەوە نامەیەکیان بۆ ڕئیسی جنایەتکار نووسی بوو کە زۆر بە ئیسلاحی ئێمە سازشکارانە بوو خۆشبەختانە هەر ئەمڕۆ کارگەرانی خەباتکاری هەفتەپە ڕاگەیاندنێکیان دەرکردووە توانە ئەوەی وا بە نێوی ئێمەوە و نامەی بۆ ڕئیسی نووسیوە لە ئێمە نییە دەنەچە پێداگریان لەسەر ئەوە کردووە کە بێ ئەم کۆبوونەوانە ئەم کۆبوونەوە ئاعترازیانە لە کارخانەکەیانە و وەزیاتر لە کارخانەکەی ئەوان لە کارخانە و کارگاکانی دیکە پەرە بگرێت زۆر باش بەڵام ڕەحمە من پرسیارێک بۆم مەترحە بێ ئێستا یعنی باسی دۆخی ژیانی خەڵک لە ئێرانە بەڕاستی لە حدودی
ئەوەی کە پێوتێ هەژاریەکی ئاسایی نسبی ئەوانە چۆتە دەرەوە ئەنی ئەمڕۆ ئەوەی کە هەڕەشە لە ژیانی خەڵکەکە لە ئینا برسێتیە کە بە معنای کەلیمە ینی خەڵک تعجوبەکە کە چۆنی لەم گرانەیە یعنی تۆ لە ساڵێک بەر لە ئێستاوە تا ئێستا قیمەتی هەموو شتێکەوانە لەوانەیە چەند بەرابەر چۆتە سەرەوە نەک هەرتەنها دوو ئەوەنە نەکەرەوە چەند ئەوەندە چۆتە سەرەوە ئەنی بازێک من لە بەرنامەکان و ئەخبارەکانە ژۆم لێبێ هەنێ شت هەن لە شتی ئەساسی خواردنی ئەساسین خەڵک لە سەر سفرە لای بردوێتتر بیری لێ ناکاتەوە ئەسڵەن مقایسەیەکەم بیست باسیەوەیەکە کە فەرقی بینی خەڵکی فەڵەستین ڕادەی گۆش خواردنی خەڵکی فەڵەستین تقریبا 9 ئەوەنەی گۆش خواردنی خەڵکی ئێرانە لەم دۆخەیە وای لێ هاتووە ینی بە جۆرێک ئەم معادلێ ئاوا گەیشتۆتە ئەم جێگایە ئەگەر ئەمە ئاوایە و ئەم برسێتێ بەم جۆرەیە ئایا بەڕاستی هەر تەنها بە ناڕەزایی دەربڕین بە خۆپیشاندان بەمانگرتن وەڵامی ئەم دۆخە درێتەوە شێوازی تر لە ڕێخستن شێوازی تر لە کە سەرمایهداران توانای ئەویان نییە کە لە غەیری هەژاری بەسەر خەڵکات دای سەپێن و ئەوانە هەمیشە کۆمیونیتیەکان و جەماوەر و خەڵکی کارگەر و زەحمەتکێش ڕێگا وەسیلەی جۆر بە جۆرە دۆزێتەوە بۆ کەمکردنەوەی فشاری ئەم برسێتیە لەسەر کۆمەلگا بۆ بەشداریکردن و هاوبەشیکردنی ئەو ئیمکاناتانی کە لە بەردەسایە تاکو بتوانانی تابی مقاومەتە دەبێت چونکە جەماوەرێک کە بگاتە ئەوەی لە بەردەم هەڕەشەی مردن لە برسایە بێت و ئەوانە بە بڕوای من زەمینەی خەباتکارانەوە ئەوانە زۆر فراهم نابێ ئایا هیچ جۆرێک لە نەخشە هەیە بۆ ڕوبەڕوەستانەوەی ئەم هەژاری و برسێتیە زۆر سەرسوڕهێنەرە ئەو جۆرەی کە تۆش باسە کە دەقیقەن وایە هەلومەرجی ژیان نەکرد بۆ چینی کرێکار نەبوار بۆ کرێکارانی بێکار نە هەر بۆ کۆڵبەر کە لەو یا لە بەشی زاهیدان سوختبەر زۆر تاڵە ئەڵان بەشێکی زۆر لەوەی خەڵکی پێڵێن مامناوەندی لەو کۆمەلگایەدا لە مامۆستایان ئەی بۆ هەمیشە دایم لە ساڵی ڕابردووە مامۆستایان لەسەر جادە بوون و ئەترازیانەکرد کارمەندان بازنشستەکان هەمووان هەن تەمەشاکە خودی دەمودەستگای درۆینەی جمهوری ئیسلامی و توانە بنەماڵەیەکی چوار سەرخێزانی احتیاج بۆ ئەوەی لەژێر فەقرا زندگینەکەن ئەبێ دەرامەدی مانگانەیان 15 ملیۆنی ئێران بێ ئەوخە 15 ملیۆنی ئەم مانگە لەگەڵ 15 ملیۆنی دوو مانگی داهاتوو زۆر فەرقەکە شت وا گرانە بێ ئەسەر خۆ سوباتێکی نییە لەو بابەتەوە ئەمە ئاماری خودی جمهوری ئیسلامیە بەسۆرەتە ئاماری کرێکاران بەشی وریاری کۆمەلگاڵان حەدەقەل 24 ملیۆن احتیاجەیە وەر بنەماڵەیەکی ئەوە 4 ملیۆن تمەن وەنیا پوڵی دۆلاری لە پستاوە چێتە پێ دەنەچە مەزومێ زۆر سەختە دەی ئەم 27% کە زیادیان کردو بۆ گەڵەیە کاتە 8 ملیۆن ئەنی لە باشترین حاڵەتا بە خانەوادەی چۆرخە 8 ملیۆن نەدرێ خۆشیانەوازن ئەمە هەلومەزە سەختەکەیە بەڵام ئەو خەڵکە چۆن توانیوێتە ژیان بەرنەسەر بە باشی نەیانتوانیوە بۆیە بەڵە برسێتی هەیە بۆیە لە برسا خەڵک تەلەفبوون هەیە بەڵام باوجی دوێ زۆر ئینسان هەیە بۆیە ئەنواعی کارەساتی نالەباری دیکە ئەکەوێتەوە لەو کۆمەلگادا بەڵام قسەکەوێت دێ ئەم زەختەی کە هەیە ئەم هەلومەرجی نالەباری ژیانەکەوە هەیە یەکەم بۆ خۆی مانەعێک بووە بۆ پەرەسەندنی زیاتری خەباتی کرێکاری و خەباتی جەماوەریە کە بە تەواوەتی لە دژی جمهوری ئیسلامی بەڵام باوجودی ئەوە ئەو نەخەڵکە کە بەدەستیەوە تووڕان ئەم خۆشە جەماوەریەی 5 مانگی ڕابردوو کە بە دژی حجابەوە دەستی پێکرد ئەوە بەبە لە سەرەتای کارا بۆ هەر دژی حجابە زۆر ئەمە پونک خواردووی ئەو ناڕزایەتیە دژ بە و هەلومەرجەیە هەر بۆیە کتۆبینی لە دەیمانگی 96 کە 5 ساڵ لەوە پێش بوو لە ئابانی 98 کە لە ئەتراز بە چوورەسەرەی نرخی بنزینەوە بوو هەمیشە و دایم کۆڵەکەی ئەسڵی خواست و ویست و شعاری ئەم خەباتە جەماوەریە دژ بە فەقیریە دژ بە برسێتیە دژ بە گرانیە دژ بە نەبوونیە
دژ بە بێمەسکەنیە و ئەمە لە شوعار و خواستیەکانیان ناڵێن هەرستا قسێکی ئەسریان ڕەناڵن لە دژی بێکاری و فەقیری ئەڕۆین بۆ سەرنگونی یعنی خۆ ئەو خرۆشە جەماوەریەی 5 ساڵەوە پێشی دەیمانی 96 دەستی پێکرد هەر ڕاستە و خۆ لە دژی فەقیری بوو لە دژی گرانی بوو ئەوەی ئابان مانگی 92 دەرنەتیجە بۆیە کاناڵم ئەم خرۆشە جەماوەری زۆر زوو حتا لە شوعاری ژن ژیان ئازادی تێپەڕ بوو ڕاستە ئەوە بوو بە شعارێکی سمبولیک و تا ئێستاش جێگای خۆی ماوە با هەر بژمێنێ بەڵام لە ئەساسدا قسەی هەرە زۆر وەخواستی هەرە زۆر و ئەوەی بزوێنەری ئەسلی کرێکاران ژنان و خەڵکی بەژمێنێتە لۆ کۆمەلگا بەشێکی زۆری هەرم شرایطی هەلو نالەباری هەلو مەرجێ و ئەیانەوێ بیگۆڕن و پێیان وایە گۆڕینی ئەوە بە گۆڕینی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی سیاسی ئەکرێن بۆ ئەواڵێ چکردن ڕێگایەکی بەنەزەرم فەرزکەین تاوجەی بە چینی کرێکارە گەڕێتەوە پەرەگرتنی اعتصاباتی کاریگەریەتی و هەرم دەورانە زۆر باسەوە بوو کە چۆن اعتصابە کرێکاریەکان پەرە بگرێ مەسەلەن ئەگەر هاوکات و هاوتا لەگەڵام خۆشی مانگرتنە کرێکاریەکان بە تایبەت لە شوێنە ئەسلەکان لە نەوت لە پێترۆشیمی لە ماشێنسازی پەرەی قەوی بگرتایە بەڕاستی پشتی جمهوری ئیسلامی ئەشکان و ئەڵانە بە بەرەوە بچین مانگرتنە کرێکاریەکان لە عین حاڵا لەگەڵ تەزاوراتە جەماوەری و گشتیەکان ئەگەر ئەم دوو هێڵا ئەم دوو ڕۆکنە پەرە بگرن بە نەزەرم وەختە کاری جمهوری ئیسلامی زیاتر زیاد دەکەن جا بۆ پەرەگرتنی مانگرتنە کرێکاریەکان دەیەوە ڕێکخراویەوێ دەیەوە سازمانیەوێ دەیەوە کۆبوونە گشتیەکانیەوێ دەیەوە کومیتەی مانگرتنەکانیەوێ دەیەوە ڕاهبەرانی پێشڕەوی هاتووە مەیدانیەوێ یا هاوکات پەرەگرتنی زیاتری تەزاوراتەکانی بە 500,000 و 1 ملیۆن لە تاران و لە شارە گەورەکان دەیترەوە ڕێکخراوبوون و سازماندران و ڕاهبەرێکی ڕۆشنبیری ڕۆشنتری لەلایەن ئێمەی چەپ و ڕادیکالەکانەوە لە داخل و لە دەرەوەوێ ئەوە ئەو ساز و کارانەیە بێ بۆ ئایندە بۆی تێبکۆشی زۆر باشە هاوڕێ ڕەحمان دەستی خۆش بێ منیش سەرنجێکی تۆ نەماوە لە سەرمۆ گەیشتینە کۆتایی کاتی بەرنامەکەشمان بەرحاڵ وەختێکی تر ماڵاوی لە بینەرانمان بکەین و ئومێدخوازین تا دیدارێکی تر بە شادی و کامرانی بیان بینین زۆر سپاس زۆر مەمنون میش هەروە ئاواتەخوازی ساغی و سڵامەتیم بۆ بینەران و بیسەرە بەڵێ عزیزان و خۆشەویستان تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە بە شادی و کامرانیتان ئەسپێرم هەر بژێن